ئێمە وەکو بەڕێبەراتی شوێنەواری سۆران زیاتر لە 1150 شوێنی شوێنەواریمان بە هەر 6 قەزای سۆران و چۆمان و مێرگە سۆر و ڕواندز و سیدەکان و خەلیفان تۆمار کردیە کە کۆمەڵێکی زۆری شوێنەواری گرنگەکان دەکەونە قەزای سیدەکان. قەزای سیدەکان نەک تەنیا لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی دنیا قەزایەکە کە لە ڕووی شوێنەواریەوە زۆر گرنگە، سەرنجی زۆربەی زۆری زانایانی بواری شوێنەوار و مێژووی بەلای خۆی ڕاکێشاوە لەبەرەوەی لە سەردەمی 1970 بەرلەزاین لە چاخی ئاسن شانشینێک لەو ناوچەیە هەبووە، شانشینی ئۆرارتۆیان پێدەگوت کە ئەو کاتی جیهان لە دەستی دوو لایەن هەبوو، دوو لایەنێک کە شانشینی ئۆرارتۆ و لایەنەکەی تر ئاشوریەکان بوون، کەواتە شانشینی ئۆرارتۆ شانشینێکی زۆر گرنگ بووە، پایتەختی ئاینیان شاری موساسیر بوو کە لە دەقە مێخیەکان باسی شاری موساسیر دەکا و گومان دەکرێتن کە گوندی مجێسەر هەمان ئەو شارە موساسیرە بی لەبەرچی لەبەرەوەی کۆمەڵێک بنەدینگەمان دۆزیەوە کە لەگەڵ ئەو بنەدینگانەی کە کاتی خۆی کە سەرجوونی دووەمی ئاشووری لە حەملەی هەشتەمیدا دێتن شانشینی ئۆرارتۆ لە ناو دەباتن، کاتی خۆی هات کۆمەڵێک نیگارکێشی لەگەردا بوو. ئەو نیگارکێشانە وێنەی ئەو پەرزگایەی خواوەندی خاڵدی کە لە موساسیر بوو کێشایەنەوە، کاتێک کە کاری هەڵکۆڵین لە نینەوا کرا لە قەسری ئاشوربانیپاڵ ئەوە دۆزرایەوە. لە قەسرەکە کە دۆزرایەوە بزەبت ئەو بنەدینگانەی کە ئێمە لە ساڵی 2009 دۆزیمانەوە هەمان ئەو بنەدینگانە بوون کە لە نیگارەکەی قەسری ئاشوربانیپاڵی ئاشووری دۆزرایەوە و سەرجوونی دووەمی ئاشووریش باسی ئەوە دەکاتن. و هەروەها دوو چێل هەیە لەو ناوچەیە هەبووە، چێلی تۆبزاوە و چێلەشین کە ئەوانش تا ڕادەیەکی زۆر ئەو چێلانە سنووری پێدەست نیشان دەکرا و یەکێک لەوان باس لەوە دەکاتن کە یەک لە پاشایەکان لەگەڵ کوڕەکەی کۆمەڵێک هەدیە پێشکەش بە پەرزگای خواوەندی خاڵدی دەکاتن. ئەوانە هەموو بەڵگەن کە ئەو شارە ون بووە مێژوویە گرنگە دەکەویتە ئەو دەڤەری قەزای سیدەکان. بۆیە زانا بۆ هەمەری ئەڵمانی کاتی خۆی هاتە ئەو شوێنە و قەسرێکی زۆر گرنگی دۆزیتەوە، ئێمەش کاری بە دوواداچوون و پشکنین و تەنانەت هەڵکۆڵینشمان بۆ ئەوێ ئەنجامدا و بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ بنکەیەک یا بەڕێبەراتیەک لە قەزای سیدەکان سەبارەت بە شوێنەوار نییە، بەڵام لە پلانی داهاتوومان ئەوەیە کە حتمەن بنکەیەکی شوێنەواری لەوێن دەردا بمەزرێنین و خۆشبەختانە نزیکەی 5 شوێنەوار ناسیشمان هەیە کە دەرچووی بەشی شوێنەوارن و ئەوانە کارمەندی داهاتووی سیدەکان دەبن و خزمەت بە ناوچەکەی خۆیان دەکەن.